دێمە سەر تەوەری سەرەکی بەرنامەکەمان کە باسمان لێوە کردمان ئەمڕۆ پرۆژەی ساڵانەی دەستگای ڕوانگە ئەو پرۆژەی ڕادەگەێنێت کە کتێبی ڕوانگەیە بۆ پشتیوانیکردن و هاندانی نووسەران لە ڕێگەی کتێب و لێکۆڵینەوە بۆ پێشخستنی پرۆسەی پەروەردە. ئەمڕۆژ دەستگای ڕوانگە ئەو پرۆژەیە ڕاگەێنێت و مەرج و ڕێنمایەکانی بۆ بەشداری لە پرۆژەکە شەخاتە ڕوو. ئێمەش بۆ زیاتر قسەکردن لەسەرم بابەتە میوانمان دلڤین مستەفا بەڕێوەبەری پرۆژەی کتێبی ڕوانگەمان لەگەڵدایە بەخێرهاتی و بەیانی باشتر. زۆر سپاس، بەیانتان باش، مەمنونم. دەژی سپاس دەکەم. بگوانەمە هەواڵێکی خۆشە بۆ ئەوانی کە ئارەزووی نووسین دەکەن، دەستی نووسینیان هەیە و پشتیوانێکی باشیشە لەلایەن دەستگای ڕوانگەوە. با بزانین ئەوە پرسیاری هەموو کەسێکە کە حەز بەو بابەتە بکات کەی دەست پێ ئەکات پرۆژەکە کاتژمێر چەند ئایا ئەمڕۆیە؟ بەڵێ. پێشەکی زۆر سپاس بۆ ئەم تەلەڤیزیۆنە کە ئەم دەرفەتەیدا کە لێرەوە دەستگای ڕوانگە بتوانێتن پامی خۆی بگەینتە ئەم بڵێن گەنجە یاخود هاوڵاتیە کە پرۆژەیەکی وا بەسوود هەیە کە خەڵکەکە بتوانێتن بەشداری بکاتن. بەڵێ ئەمڕۆ کە بڵێن 28 مانگی یەکە سەعات 2:30 پرۆژەکە ڕادەگەێنرێتن لەسەر تاسەری کوردستان کە ئەم پرۆژەیەش تەبعاً شمولی هەموو هاوڵاتیەک ئەکاتن بەبێ تەمەن کە هەموو کەسێک ئەتوانی بەشداری بکاتن. کتێب پرۆژەکە پرۆژەیەکی ساڵانەی دەستگای ڕوانگەیە کە بڵێن نووسەران دەتوانن لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە پشتبڕکێ کتێب بکەن، بەشداری بکەن لە نووسینی کتێب. بەڵام ئەم ساڵە ئێمە بڵێن تیمەکەمان یاخود بڵێن باگراوندی ئەو پرۆژەیەمان دەستنیشان کردووە کە لەسەر ئەبێ لەسەر پرۆسەی پەروەردەی بێ. زۆر باشە. باسیەوەکەین کە ئەم ساڵ ئەم پرۆژەیە ڕاگەنەوە هەرچەند ئەزمموی 6 ساڵتان هەیە لە 6 ساڵ ڕابردوش باماشەوە هەر ئەم پرۆژەیە هەبوو یان چەند ساڵی ئەخیر ئەم پرۆژە لە ئەزمموی پرۆژەی کتێبی ڕوانگە ئەمە ساڵی سێمە وابزان بەڕێستان لەگەڵ خەڵاتەکانی ڕوانگە تێکەڵتان کرد کە ئەمیان ئەزمموی 7 ساڵەمان هەیە. بەڵێ پرۆژەی کتێبی ڕوانگە کە ئەمە ساڵی سێمە لە دەستگای ڕوانگە بەردەوامە. زۆر باشە. ئەو کاری کە ئەنجام دەدرێت ئەو پرۆژەی کە ئەنجام دەدرێت هەڵی ئەوەتانداوە ئەم ساڵ کاریگەری پاری لەسەر نەبێت کە لە ناو دۆخی کۆرۆنا بووین و یان چۆن با بڵێن ئەو دۆخە کاریگەری هەبوو لەسەر ئەم پرۆژەیە یاخود نا ئێستا پرۆژەکە ڕائگەێنرێت و هیچ کێشەیەکی نییە. بڵێ هەروەکو هەموو کەسێک ئاگادارە کە کۆرۆنا پار لە مانگی سێوە تقریبان زیاتر تۆخ بوو. ئێمە ساڵانە لە مانگی یەک ئەم پرۆژەیە بڵێن ئەلان ئەەکەین یعنی خەڵکەکە ئاگادارەکەینەوە. کاتێک کە پرۆژەکەمان دەست پێ کرد پار مانگی یەک بوو کە پرۆژەکە بڵێن باگراوندەکەی لەسەر گەنج بوو، هانی گەنجان بدات بۆ داهاتوێکی باشتر یاخود هۆکار و چارەسەرەکانیان. بەڵام کاتێک کە مانگی 3 و 4 و 5 لە بڵێن پرۆسسی ئەم پرۆژەیە کەتینە ناوەزعی کۆرۆنادا بەڵێ بربەستمان هەبوو بەڵام توانیمان ئەم بربەستانە کاریگەر نەکاتن لە بەرداوامبوونی پرۆژەکە خۆشبەختانە بەرداوام بووین بە شێوازێکی بڵێن ئۆنلاین بوو زیاتر هەتا پرۆسەی هەڵسەنگاندنی کتێبەکان کە کامیان باشترینە ئەمایان هەمووی بە پرۆسەیەکی ئۆنلاینەوە بەڕێوە چوو تا کۆتایی. لە کۆتایەکیشدا ئێمە بڵێن ئێڤنتێکی بچووک و بە پێی ڕێنمایە تەندروستیەکانمان کرد کە خۆشبەختانە نەجاحەتمان هێنا پارساڵ. بەس بۆ ئەم ساڵە هیوادارین ئینشاءڵڵا کە بڵێن مەوزوعی کۆرۆنا تەئسیری لێ نەکاتن، هەزەکەمیش وەزعەکە بەرەو باشتر ڕۆیشتووە بەڵام بابەتەکە بێگومان جیاوازە لەگە بابەتی پار. باشە، زۆر باشە. کاتێک کە ئێوە پرۆژەکە ڕاگەنین چەندێک کات ئەدەن بە نووسەر چەندێکی لەبەردەستایە تا ئەو کتێبە ئامادە بکات؟ بەڵێ ئێمە 4 مانگیان پێ ئەدەین. ئەمڕۆ کە 28 یەکە تا 28 5 نووسەرەکان کاتیان لەبەردەستە بۆ ئەوەی بتوانن کتێبەکانیان بنووسن و پێشکەشی دەستگای ڕوانگە بکەن. ئێمە دەستگای ڕوانگە هەر ئەمە وەکو بڵێن ئاگاداریەکە بۆ هاوڵاتیان ئۆفیسی سەرەکی لە هەولێرە لە شاری هەولێر، ئۆفیسمان هەیە لە شاری سلەیمانی، ئۆفیسمان هەیە لە شاری دهۆک لە هەڵەبجە و هەروەها ئەمە بڵێن هەواڵێکی نوێیە کە بە ساعت 2:30 و بڵێن ئەلانمان کردبە بەڵام هەر لێرەش ئاماژە پێکەم کە ئەم ساڵە شمولی بەغداش ئەکاتن. بەڵێ بنویستمەوە پرسیارە بکەم تەنها گەنجانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە یاخود پارچەکانی دیکە یاخود بڵێن عێراقیش دەگرێتەوە؟ ساڵانی پار و پێرار تەنها کوردستان بوو
بەڵام ئەم ساڵە بەغداش دەگرێتەوە کە هاوڵاتیانی بڵێن شاری بەغدای کە بڵێن خوشکبرانی عرب ئەتوانن بەشداری بکەن. ئەی پارچەکانی دیکەی کوردستان ئەگەر بیانەوێت بەشدار بن ئەکرێت ئەبێ دانیشتوی کوردستان بێتن لەگەڵ دانیشتوی بەغدا بێتن. بەڵێ مەرجەکە ئەمە زۆر باشە. ئێوە پۆستێکتان کرد و پرسیارتان کرده بوو لە خەڵک کە ئایا حەز دەکەن لەسەر چ بابەتێک ئەم ساڵ کتێبەکە بنووسرێت. خۆتان چ بابەتێکتان دانابوو بۆ ئەم ساڵوە چەندێک خەڵک داوای چ بابەتێکی ئەکرد ئەگەر لە ڕێی ئەو پۆستە شۆ قسە بکەیت. بەڵێ ئەو پۆستێک کە بەڕێستان ئاماژە پێکرد ئێمە تقریبان 20 ڕۆژ پێش دامان نابوو حەزمان لێ بوو گوێگر بین لە هەموو حاڵاتێک کە ببیستین پێویستیان بە چ جۆرە بابەتێک هەیە بۆ کتێب لەبەرەوەی ئێمە وەکو دەستگای ڕوانگە حەز ناکەین تەنها خۆمان هەڵبژاردننی بابەتەکان بکەین حەزمان لەیە دائیمەن گفتوگۆ پەیوەندیمان هەبێ لەگە هەموو حاڵاتێک تاکو بیرروڕای ئەوانیش وەربگرین زۆربەی زۆری کە بڵێن وەڵامەکانمان وەرگرتەوە هەم لە هاوڵاتی هەم لە ناو خودی دەستگای ڕوانگە زیاتر لەسەر پرۆسەی پەروەردەیی بوو ئەمەش شتێکی زۆر ڕۆن و ئاشکرایە لەبەر ئەوەی کە وەزعی کۆرۆنامان هەبوو ساڵی 2020 پەروەردەی لە چ ڕۆیەکەوە لە خوێندنگا لە ماڵ لە چ ڕۆیەک بەڵێ ئێستا دێمە سەر ڕوونکردنەوەکان بەڵام تەنها ویستم ئەوە ئاماژە پێ بکەم کە بۆچی پرۆسەی پەروەردەی هەڵبژێردراوە لەبەرەوەی کە یەکێک لەوانەی کە زۆر کاریگەری لەسەر پەروەردە هەبوو کە کۆرۆنا بوو ئیتر ئێمەش بڕیارماندا لەگەڵ طبعاً لەگە هەمان کاتدا کە بیرۆڕای خەڵکەکەشمان بەدەستگەیشت هەستمان کرد کە لێرە کەم و کورتیەک لەناو پرۆسەی پەروەردەیی وا تۆخ ئەبێتن لەبەر ئەو پرۆسەی ئۆنلاینە کە دروست بووە کە قوتابی کە بە ئۆنلاین دەرس ئەخوێنێت چ جیاوازیەکی هەیە لەوەی کە بە ئۆفلاین دەخوێنێتن لە یەکەم جاشە بە ئەزمموی وا تێ ئەپەڕین بەڵێ بۆیە بڕیارماندا لەسەر پرۆسەی پەروەردەیی بێتن بەڵام لەسەر پرۆسەی پەروەردەیی لە کۆمەڵێک بابەتی جیاواز پێک هاتووە کە بنمونە پەرستاندنی پەیوەندی مامۆستا و قوتابی و خێزان کە پەیوەندی بینی قوتابی لەگەڵ مامۆستا و خێزان چۆن بێتن لەبەرو ئێستا ئەگەر ئێمە تەماشای بڵێن ژینگەکە بکەین کاتێککە قوتابی لە ماڵەوە بە ئۆنلاین ئەخوێنێتن پەیوەندەکە لە بینی قوتابی و مامۆستاکە بە تەنیا نیە لە بینی خێزانەکەشە لەبەرەوە ئێستا لە ناو خێزانی خۆی بڵێن شاشەکەی ئەکاتەوە و لەگەڵ مامۆستا لە خەتە ینی بڵێن لە پەیوەندیدا بۆ دەرسەکەم. پەرسەندنی پەیوەندی قوتابخانە کۆمەڵگە ئەمە شتێکی کەوا بزانم هەر بە پێویست دەزانم ینی پێش سەردەمی کۆرۆنا و دوای سەردەمی کۆرۆنا خوێندنی ئەلکترۆنی لە نێوان کێشە و چارەسەرەکاندا ئەو خاڵات زۆر ئێمە ئاماژەمان پێ کردووە کە بە تۆخی لەسەر ئەو مۆزوع بڕۆین کە ئەو پرۆسەیە ئۆنلاینە کە دروست بووە لەگەڵ ئەو کێشە و چارەسەرەکانی کە هاتیتە پێش چۆن چارەسەر بکرێ ئەو کێشانە کە هاتیتە پێش چۆن چارەسەری بۆ دروستەوە چونکە زۆربەی کەس هەیە لە پرۆسەی ئۆفلاین لێ ڕاهاتووە ئایا ئەو کێشەیە کە لە ئۆنلاین بۆ هاتوتە پێش چ کێشەیەکە کە بتوانم بەرەو باشتر بڕواتم چونکە هەزەکەم ئەم سەردەمەی کۆرۆنا ئۆنلاینی هێنا ناو بڵێن ژیانی هەموو کەسێک هەستیش ئەەکەم هەر بەردەوام ئەبێ ئەم پرۆسیسی ئۆنلاینە کەواتە ئەو کێشانەی کە دەستنیشان کراون با چارەسەر بکرێن بێگومان هەر کێشەیە کە دێتە پێش ئۆتۆماتیکیان ئێمە بیری لەکەین و چۆن چارەسەری بکەین چۆن ئاوەنی کەینەوە پێچان وایە کە ئەم کتێبانی کە دەنووسرێت چارەسەریان پێبێت بەڵێ ئێمە ئاماژەمان بەوە کردووە کە کتێبەکان کە دەنووسرێتن دەبێت کێشە و چارەسەرەکان دەستنیشان بکرێن نەک تەنها کێشە چارەسەر بکرێ کێشەکە باز بکرێت چارەسەرەکە باس نەکرێت زۆر تەواوە لەگەڵەوە شاد ئەبێت لیژنەیەک هەبێت کە هەڵسەنگاندن بۆ کتێبەکان ئەکات ئەو لیژنەیە کێ دەبێت و لە چەند کەس پێک دێت و چۆن هەڵسەنگاندن بۆ کتێبەکان ئەکرێت بەڵێ ئەمە سوالێکی باشە ئێمە لە زۆربەی پرۆژەکانمان لیژنەمان هەیە کە لیژنەکانیشمان بێگومان لە پێکاتوە لە ئەندامانی دەرەوەی دەستگای ڕوانگە بە هیچ شێوەیەک ئەندامی ناو دەستگای ڕوانگەوە تەداخلی لیژنەی هەڵسەنگاندن ناکە بۆ هیچ پرۆژەیەکی دەستگای ڕوانگە ئێمە پرۆژەی کتێب هەمیشە کە 4 مانگە خودت بڵێن پارکە 3 مانگ بوو کە پرۆسەی پێشکەشکردنی کتێبەکان تەواو ئەبێ ئێمە پێشوەخت ئەندامانی لیژنەی هەڵسەنگاندن دەستنیشان دەکەین لەو بەڕێزانەی کە نووسەر و توانای باشیان هەیە کە چەند ساڵێکە بڵێن خیبریان هەیە لەسەر ئەم جۆرە کتێب نووسینە بنمونە پارساڵ ئێمە چەند نووسەرێکمان دەستنیشان کرد کە بڵێن باگراوندەکە یاخود شارەزایی ئەم بەڕێزە زیاتر لەسەر کتێبی هاندانی گەنجان بوو بەڵام ئەم ساڵ بێگومان ئێمە ئەو نووسەرانە دەستنیشان دەکەین لە کوردستان و لە بەغداد بۆ ئەو بەڕێزانەی کە ساڵانە چەند ساڵانێکی زۆرە کە دەست و پەنجەیان دیارە لە نووسینی کتێب کە بڵێن سەبارەت بە پرۆسەی پەروەردەیی بێتن بەڵام حاڵی حاضر ئێمە دەستنیشانمان نەکردووە تا پرۆژەکە ڕادەگەیەنرێ ئەوجا
چەند کتێبێکمان ئەگاتە دەست ئەوجە سەبر ئەندامەکانیش دیاری دەکەین. باست کردت ساڵی پار لەوا چێ هەبوو بێت لەسەر بابەتی پەروەردە یەکێک لەو مەرجانە بێگومانە بێ ئەوە بێت کە کەسێکە بەشدارە بێت کتێبی پێشتر نەنووسی بێتەوە ئێستا بەشداری پێ بکات شتیوا ئەبێت ینی پێشتر هەی بوو بێت ئێستا بێت بە کتێبەکە بەشداری بکات بەشدار بێت بۆ هەرکت کتێبێکە پێشتر نووسێت ێستا بۆ نمونە ساڵە لەم پێش 2 ساڵ لەمە پێش یا ئەبێ هەر ئەم ساڵ نووسی بێت ئەبێ ئەم ساڵ نووسی بێ خاستن بۆ ئەم پرۆژە ئیشی نووسی بێتن ئەبێ کتێبەکەش بە هیچ شێوەیەک بڵاو نەکرابێتەوە ئەمە یەکێک لە مەرجە سەرەکیەکانە کە کتێبەکە نابێ بڵاو کرابێتەوە کتێبەکە بێگومان ئەبێ بە زمانی کوردی بێ بۆ کوردستان لە بەغدا ئەبێ بە زمانی عەرەبی بێ کتێبەکە ئەبێ لە 15,000 وشە تاکو 20,000 وشە بێتن بڵێ ئەوە گرنگ نییە چەند لە چەند لاپەڕە پێکات بێ کتێبەکە حەجم و ئەوان دەستەکانە خۆش بێت زۆر سپاس دەکەین دلڤین مستەفا بەڕێوەبەری پرۆژەی کتێب لە دەستگای ڕوانگە ئەمبانێ لەگەڵمان بوو بە هیوای سەرکەوتنی پرۆژەکە و بەشداربوونی گەنجێکی زۆر سپاس دەکەین. سپاس ئەگەر دەرفەت هەیە تەنها دەمەویست بڵێم چۆنیەتی پێشکەشکردنی کتێب بۆ دەستگای ڕوانگە ئێمە ناونیشانی ئەلەکترۆنیمان داناوە کە ناونیشانەکە بریتە لە بوک BOOK @rwanga.org و هەروەها دوای ڕێکەوتی بەشداریکردنمان 28/5 ئەبێتن کە 4 مانگ ئەدەین بە هاوڵاتیان ژمارە مۆبایلێکیشمان داناوە کە بە ڕێزێک وەڵام ئەدرێتەوە بۆ هەر پرسیارێک کە هاوڵاتیان هەیەیان کە بریتە لە 0750 269 0222 پێم باش بۆ ئەم شتێ لێرە ئاماژە بکەم کە هاوڵاتیان زیاتر ئەم پەیامە بگێتە گوێیان بتوانن کتابی خۆیان پێشکەش بکەن. زۆر سپاس بۆ جەنابتان ئێرەش سەکۆیەک بوو بۆی کە دەنگیەوە بگاتەوە زۆر سپاسی ئێوەکەین سپاس.